گروپێکی فشارین گروپێکی خۆڕستکین لە کۆمەڵی قوتابی پێک هاتوین کار دەکەین و هەوڵ دەدەین لە پێناو گەڕانەوەی تەواوی مافەکانی قوتابیان بە شوێنەکانی خۆیان لە ناویشاندا و بە گرنگترین شێوازیش گەڕانەوەی دەرماڵی قوتابیانە کە ئێمە تێیدا هەوڵ دەدەین و سەردانی سەرجەم لایەن و شوێنە سیاسیەکان دەکەین ئەو شوێنانی کەوا معنین یاخود دەتوانین دەنجی ئێمە بگات دەتوانین دەنجی ئێمە بگا لە پێناو گەیاندنی ئامانجەکانمان بەلایەنی پەیوەندیدار ئەویش تێیدا گەڕانەوەی دەرماڵی قوتابیان و خزمەتکردن بە چینی قوتابیانە تێیدا سەردانی زۆربەی سەرۆک فراکسیۆنەکانمان کردو و لەگەڵ لایەنەکانی دیکە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پلاندانان و وەزارەتی دارایی لەسەر خەتین لەوەی بتوانین ئەوان ببینین و ئێمە بتوانین پەیامی خۆمانیان بگەێنینێ لە پێناو پشگیریکردنی زیاتر لە 100,000 قوتابی لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان تێیدا ئێمە لەو گروپەدا نوێنەری سەرجەم شارەکانمان تێدا لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتیەوە و هەستکردن بە ئازار و مەینەتی قوتابیان بڕیارمان داوە کە بەردەوام بین لە هەڵمەتەکەمان تاوەکو مافی قوتابیان وەردەگرینەوە ئامادەین هەموو ڕێکارێکی یاسایی بگرینە بەر تا بەدیهێنانی ئامانجەکانمان بۆیە داوە لە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان و فراکسیۆنەکانی پەرلەمان و وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی دارایی و سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان دەکەین کەوا گرنگی بە داوا و یاسای شەرعی قوتابیان بدەن گرنگترین داواکاریەکانی ئێمە یەک گەڕانەوەی دەرماڵە بردراوەکانمان دوو زیادکردنی بڕی دەرماڵی خوێندن لە 6,000 دینارەوە بۆ 100,000 دینار سێ پارەی خزمەتگوزاریەکانی وەک بڕوانامە و پشتگیری لەسەر قوتابیان هەڵبگیرە چوار دامەزراندنی قوتابی یەکەمەکانی سەر کۆلێژەکان پێنج ئەو قوتابیانەی کە شایستن و پلەی بەرزیانەیە بتوانن ئاسانکاریان بۆ بکەن لە ناو دەرەوەی وڵات لە پێناو خوێندنی ماستەر و دکتۆرا شەش گەڕانەوەی بیمەی تەندروستی بۆ قوتابیان حەوت لابردنی سەرجەم ڕسوماتەکانی حکوومەت لەسەر قوتابیان